دیمەنی ئەو تەنکەرانەیە کە لە پرۆژەی ئاوی خورماتووەوە ئاو دەگوازنەوە بۆ ئەو گەڕەکانەی ماوەی چەند ڕۆژێکە بێ ئاون. ئەوە تقریبا دەور هەفتەیەکە ئەم کێشەی بێ ئاوی ڕوویدا لە شارەکە. کێشەیە گەورەیشە بەڕاستی ئەچیتە هەر شوێنێ داوای ئاوەکە ئاوی بە پارە دەست ناکەوێت تا سعات 12 شەو یەک شەو خەڵکێ لێرە ئیشەکە و عارەبانەوە مەکینە ئیشەک خەڵکی گلەی مالێگەجێکا ئەوگە بۆ نەگەری کاکە بامەشو خەڵەباڵەکە ئیزدحامەوە نە یەک جلیگانی گاز خۆ لەلایەن سەرگا حکومەت گازمان پێ نادەوا نییە ئێوەتین بەخوا بە سعات سیرەمان نایە ئەمە جە زستانە ئاوەکە وایە نام پێتاوسان بێ خەڵکی بکات دیاڵە قورگە سەریوان نییە. هاوڵاتیانی ئەو گەڕەکانەی کە چەند ڕۆژێکە بێ ئاون لە شوێنی شکاندنی بۆ ڕێکەن و نیگەرانی خۆیان دەردەبڕن لەوەی تاکو ئێستا حکوومەت نەیتوانیوە بۆ ڕێکەیان بۆ چاکات تاکو ئاویان پێ بگات. هەتا چاکەکرێت بتوانێت تەنگەرە حکوومیەکان ئەو بە کوڕانەکان دابشکات لە بەرەوەی هاوڵاتی جاروواهەیە ئاوی نییە چی بکە هەمووی موچەخۆر نییە هەمووی پارەی نییە بڕە تەنگەرە ئابچنەوە 15,000 جا ئەمە تایساکە ئەمە تقریبا 10 ڕۆژە ئەمان خەریکن جارێ ئەیبەسن جارێکەکەن و ئەنەوێ ڕێڕەوەی ئاکە بگەن بە شێوەیەک تەقسیمە قزگن ملت معانە چاکیبتێ ماوەی 9 ڕۆژە ئێمە بێ ئاوین ئەم بۆریە ئاوە هەر چاکی ئەکەنەوە و دووبارە دەشێتەوە خەڵک نازانێت چی بکە کەسانێک هەن باری دارایان باش نییە چۆن ئاو بکڕمە 15 20,000 دینار با ئەندازیارێکی شارەزا بێن چاکی بکەنەوە چونکە خەڵک بێتاقەت بۆ لە بێ ئاویدا هەر باشە کە وەرزی هاوینیش نییە ئەگەر هاوین بواە ڕۆژەکەمان زۆر خراپتە بەڕێوەبەری ئاوی خورماتوو دەڵێت بەهۆی پرۆژەی جوتسایدی سنتەری شارەوە ڕێڕەوی بۆڕی ئاوی گواستنەوە بۆ کۆمەڵگەی ئاوی کۆماریان گۆڕیوە بۆیە تووشی گرفت بوونە. قسم من الأحياء يعني مو كل القضاء بسبب بەشێک لە گەڕەکەکان تووشی بیاوی بوون ئەوش بەهۆی دابەزاننی بۆری گواستنەوەی ئاو بۆ کۆمەڵگای ئاوی کۆماری کە بەهۆی کارکردنی دووسایدی ناو شارەوەیە. ڕۆژی شەمەی ڕابردوو دەستمان بەکارکردەوە و تاوامان کردو ئەومان سەرخست بەڵام لێرە تەقیە و دووبارە چاکمان کردەوە و جارێکی تریش بۆریەکە تەقیەوە لێرەین کار دەکەین و چاکمان کردەوە و چاوەڕێن ئاو سەر بخەین دڵنیایی بە هاوڵاتیان دەدەین کێشەکە چارەسەرە بێت. الأطفال مشروع مرة ثانية ويوم أمس كذلك وخينا الماء مدة ساعة أيضا حدثت ظاهرة أخرى واليوم إن شاء الله هسه أكملنا المعالجة وننتظر التشغيل إن شاء الله ونطمئن المواطن. لە ماوەی 9 ڕۆژدا 3 جار بۆڕی ئاوی گواستنەوەی گەڕەکی کۆماری شکاوە بۆیە هاوڵاتیانی ئەو گەڕەکانە بۆ دابینکردنی ئاو پەنایان بردووەتە بەر تەنکەر بۆ کڕینی ئاو. کاروان حەبیب کورد سات نیوز خورماتوو.